بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشتکاتتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی تر لە وێنەکانی دوێنێ پێتان شادمەوە بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمونون ئێوە ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجاری بەرنمەکەمان کەسێکی سەرکەوتوی بواری زانستیە و لە سەرەتای ژیانیەوە پلە بە پلە قۆناغەکانی خوێندنی هەتا پلەی دکتۆرا تەواو کردووە. پاش ئەوەی لە ساڵی 1940 چۆتە قوتابخانە، ساڵی 1950 ئامادەیی لە سلێمانی تەواو کردووە. ساڵی 1955-56 کۆلێژی دارمەعەلیمینی عالی بەشی کیمیای بە پلەی شەرەف تەواو کردووە و لەسەر دەستی شا فەیسەڵی دووەمی پادشای عێراق خەڵاتی وەرگرتووە. دوای 3 ساڵ دامەزراندن وەک مامۆستای کیمیا لە ساڵی 1960 چووەتە بەریتانیا و لە زانکۆی کوینز لە بەلفاست بۆ خوێندنی دکتۆرا لەوانەی کیمیای ئەندامی دەستی بە خوێندن کردووە و ساڵی 1963 خوێندنەکەی تەواو کردووە. بەڵام لە بەرخراپی بارودۆخی سیاسی ئەو کاتی کوردستان هەر لە زانکۆکەی خۆی بۆ ماوەی 1 ساڵ لە بەریتانیا دامەزراوە. لە ساڵی 1964 دەگەڕێتەوە بۆ بەغدا لە کۆلێژی پەروەردە دەبێتە مامۆستای کیمیا. میوانەکەمان بەڕێز دکتۆر عەلی تۆفیقە لە ڕۆژی 1 ساڵی 1934 لە گەڕێکی سەرشەقام لە سلێمانی لە بەرامبەر خانەقای حاجی مەلا عەلی لەدایک بووە. کوڕی حاجی تۆفیقی مەلاقاری عەتار و خەدیجە خان یان ئاجەخانی شێخ ساڵحی باراویە لە ڕۆژی 7 تەمموزی ساڵی 1965 لەگەڵ خاتوو ناجیە ئیبراهیم سەعید زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی 4 کچ بەناوەکانی کەژان، گوڵان، چرا، شەم و کوڕێکیش بە ناوی شوان. ساڵی 1968 بووەتە ئەمینداری گشتی زانکۆی سلێمانی. ساڵی 1995 لە زانکۆی بەغدا بووەتە پرۆفیسۆر. خاوەنی 8 کتێبە کە دوانیان نووسینی خۆی و 6 کتێبی تریان وەرگێڕانە کە هەموو بەرهەمەکان لەسەر کیمیای ئەندامیە. ماوەتەوە بڵین دکتۆر عەلی تۆفیق لە 2001 تا 2007 سەرۆکی لیژنەی هاوتاکردنی بڕوانامی دەرەوە و سەرۆکی لیژنەی بەرزکردنەوەی پلەی زانستی بووە لە زانکۆی سلێمانی. میوانی ئەمجاری بەرنمەکەمان بەڕێز دکتۆر عەلی تۆفیق قادر بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێ بە خێراتن دەکەین. دکتۆر گیان ئێمە زانیاریی زۆرمان لەسەر جەنابەت هەیە. من خودی خۆشم بە خزمەتێک گەیشتوم پێش بەرنمەکە کۆمەڵێک وێنەی زۆر جوان کە گزارش لە ژیانی جەنابەت دەکەن. بەڵام پێم خۆشە ئەو وێنانی کە لە بەردەستان یەکەیەکە جەنابێ ئەو بۆنە و ئاهەنگ و مناسەبات و ئەو پەیژەیی کە ژیانتی پیا سەرکەوتووە لە ڕێگەی وێنەکانەوە ئێمە ئەمانەوێ یەکێ بە یەکە بیان بینین. یەکێک لەو وێنانە ئەم وێنەیە. ئەم پیاوە کێیە؟ باوکم حاجی تۆفیقی مەلاقاری عەتار. باش بە درێژی باسێکی ئەم پیاوەمان بۆ بکە. وەڵای ئەم پیا ئەمە لە موالێدی 1888 لە 1970 ئەمری خۆی کردووە. ئێمە 3 کوڕ و 2 کچ بووین. خێزان مناڵی و حاجی تۆفیق بووین. باش عەتار بوو لە بازاڕیانی دوکانارێک بوو. خۆمان خەڵکی گەڕێکی سەرشەقامین. خوار گومەرگە سوتا و بەرامبەر خانەقای حاجی مەلا عەلیە و خانووی ئەسڵی ئێمە خۆمان لەوێ بووینیان. باشە بەچیەوە خەریک بوو؟ باوکم دوکانی هەبوو عەتار بوو. عەتار بوو. لەکوێ بوو دوکانەکەی؟ دوکانەکەی لەسەر و گومرگەوە تۆزێکی بۆناو بازار یانی لەوێ بوو. مامەستا گومرگ یا گومرگە سوتاو. من ئەمەوێ بە بینەرانی بەڕێز بڵێ گومرگە سوتاو ئەکاتی کوێی ئێستای سلێمانی؟ ئێستا کاتە بۆ بە عیمارەیەکی تازە پێڵێن بازاری شەوکەتی مەلا. ئەوە گومرگە سوتاو. ئەوە گومرگە سوتاو. وەختی خۆی ئەمە گومرگ بووە تووتنی تیا بووە. خۆی ئەسلی ئەرزەکە و بیناکە هینی ماڵی حاجی سەیاغایە. حاجی سەیاغا وانە دەوڵەمەندەکانی سلێمانی.
ئیتر بەهۆی توتنەکرد کوتونیا بە سووتێنراوە ینی سوتاوە بەدەست ئیتر سووتێنراوە لەوەوە ناوەکەی گۆڕا بوو بە گومرگە سوتاو باشە ئەم چەند ساڵی خێرە ئێستا بۆ بە بینایکی تازە و کراوەتەوەە بە ناوی بازاری شەوکەتی مەلا باشە بەس ئەو بازارڕە با بڵێن شوێنی گومرکەکە دوکان وشتیش لێوێ نزیک بەڵێ هەمووی دوکان و ژێرەکەی دوکانی بچوو کچوکی کۆن بوو ئێستا هەمووی دوکانی تازەیە و لەسەر عسری کراوە عتاری چی باوکم لەسەر ئۆیەوە نەکەچ بچیتە ناو بێتە ناو ناو دوکانەکانی سەرەوە ینی لای کەبابخانەکەی تۆفیق بۆ ئەوانەوە ینی سەرتر دۆزیەوە تقریبی 200 خەتوە بۆ سەرەوە باوکم لەوێ ئاتار بوو یان عتاریەکەی چی بوو واللهی تر هەموو ئاتاریە وەختە شەکر و چاو سابوون و زۆشتی تری هەبوو ئەوشتانی کڵافەی بەڵێ ئەوانی هەموو بڵێ دوم هینیشە نقڵوانان چکلێت و شتیواش نەبات ئەو خاستن بۆ مناسبەتی جەژنەوە ئەچوو لە بەغا تاوان شتی هێنا و لەوێ کاسوێکی باشە کرد و ڕێک و پێک بەڵێ هەر سەر چاوی ئەو شتانی کەی هێنا لە بەغاوە هێنا هەمووی لە بەغاوە هێنا باشە مامیشم هەر لە خسەر و ئەوە بوو ئەویش عینی دوکانی ئاتاری هەبوومە حاجی مستەفای ئاتاریان پێ کاک دکتۆر من ئەمێ پرسیاریشکە لێ بکەم ماڵی با بڵێن بەڕەحمەت بێت تۆفیقی مەلاقاری عتاش ئێوە سەر شەقامین ڕاستە لە ئەسڵی ئەمانە لی چۆوە هاتوونۆکو بزانی والله ئەوەی من بزانم لەو وەختەوە کە سلێمانی دامەزراوە ئێمە هاتون تە سلێمانی لە باپیران تۆ بەچی بە دەلیلی ئەوەی کەوە قەبرستانی ئێمە لە نزیک لە گردی شێخمارفە لەگەڵ شێخمارفی نۆدیە شێخمارفی نۆدی ئەوڵ کەسە لەگەڵ بابانەکان هاتوۆ سلێمانیەوەی ئێمەش قەبرەکان لە تەنیشت گومەزەکەی ئەوەیە باشە بەدەلی ئەمە دلیلەکەوەی ئێمە لە وەختەوە لە سلێمانی بوون هە لە سلێمانی دیانی باشە فەرمو ساڵی 73 بەڵێ ئەمری خوای کرد تا ئەمری خوای کرد هەر لە دوکانەکەمایەوە نەخێرنەوەڵە لە شەستەکان و تروازیێنن هی پیر ببوونێ توانی کەسی کیژ نەبوو لە شوێن نەخێرنەوەڵە هەر لە ماڵۆ دانیشت بوو یان ئەجا بابینە سەر وێنەی دایکێ بەڵێ فەرمووت دایک وێنەی نەبوو وەختی خۆی حتا دەفتەری نفوس وێنیان بۆ وێنەی کیانەوە گەڕام دەفتەری نفوسەکەیم دۆزیێوانێ بەڵام وێنەی نەبوو نم دۆزیێوانە بەسی باوکم هەیە یان هەری باوکە بەڵێ باشە ساڵی چەند بەڕەحمەت بێ دایکتی هێناوە واللهی تەوخۆکەم چونکە برا گەورەکەم موالیدی 26 لە 20ەکان هێناویتەوە لە بیدایەتی 20ەکان هێناوێت باشە باسێکی دایکتمان بۆ کە هەرچەند بەداخەوە وێنەکەیمان نییە بەڵام حەزەکەم ناوی لە کۆ هاتووە ناوی خەدیجە کچی شەم حەمەی شێخ محەممە باوکی شێخ بوون شێخ محەممەد برایەکی هەبووە ئەو برایی لە حربی عالەمی یەکەمانە شەڕی عوسمانیەکانە عسکەری ئەسمانی بۆ هاتۆتەوانێ لێرە بە گولەی وێڵ شەهید بووە و ئیتە هەرداکەم خۆی تەنیا بووە خوشیە بووە نە برای تری هەبوو هەر خۆی بوو تەنیا لەگەڵ دایکیە ینی نەنگی من بەیەکەوە بوون لە ماڵەکە تا نەنگیشم هەر لەگەڵ ئێمە واتە ئەمری خۆی کرد ینی نسیبی کە بسەرەتای بیستەکان باوکت چۆتە پێشەوە هەر تەنیا دایکی داکمێنەوە باشە پەیوەندی ئەو دوانە چۆن بووم بە دایکم باوکم باڵێ واللهی بەندیان وەکو پەیوەندی هەموو پیاوێک و ژنێکی زمانی ئەو زمانە بەڕاستیە باش بە سەراحەت قسە بکەم ینی وەکو ئێستا نەبوو ینی باوکم تەبەن هەر خەریکی کاسبی و ئەم شتانە بۆ ینی بە ڕۆژ تا ئێوارە هاتەوانی و متەدەینیش زۆر نوێژ و ڕۆژ و دایکم و باوکم هەموو هەردووچیان ینی زۆر دینی و ئەمانە حتا لە 1920 تا باوکم چۆ بۆ حەج کە 6 مانگی پێ چووە ئەو وەختە بە 6 ساڵیە بەڵێ هەرەوەڵا لە چوو بۆ حەج و هاتوانە هەرچەنگە من لە ساڵی 64 لەوێ بووم لە مەکە ساڵێک نەردم بە شوێنی حەجی دووەمی کرد زۆری پێخۆش بوو کە بەڵام وەکو باوکە هەفتاسێ وەفاتی کردوە بەڕەحمە بێ خەدیجە خان کەی وەفاتی کرد ئەویش وەڵا ئەوش دوای باوکی 76 سێ ساڵیان بین باشە من وێنەیەک پیشان بم لە نەتیجەیە سێ برا و دوو خوشک برا گەورەکەت حاجی اسماعیل اسماعیل موظف بوو هەتا ئەمری خۆی کرد ڕئیسی ملاحزین بوو لە بەلەدەی سلێمانی باشە
دوای ئەوە جەنابەتی نەخێر دوای ئەوە برایشترمێ برایمی ناوە بەڵێ. ئەوە هەر بە گەنجێتی زوو ئەمری خۆی کردووە باشە، لە پەنجەکانەوە خوا ئەمری خۆی عافیکە، کرد هەروە. خوا عافیکە. اینجا دوای ئەو کێیە منیم ئەمە لە ئەنا کوڕەکان. خوشیەکەم یە سەبیحەی ناوە بەڵێ. ئەوش ئەمری خۆی کردووە بەڵێ. دوای ئەو منیم دوای ئەوە خوشکە بچکۆلەکەم ئیسمەتی ناوە کەواتە ئەوە ئەمە خوشکە بچکۆلە ئەوە هەرە بچکۆلەکەی بەڵێ وەنیە؟ ئیسمەتە بەرە ئەمیش با ئەمیش بڵێن ئەمری خۆی کردووە. ئەمیش هاوسەری هاوسەری هەیە کوڕێکی خزمی خۆمانە نووری ناوم کاسب بوو لە بازارانی بەڵێ. بەس کوڕی هەیە کوڕەکەی دکتۆرا هەیە لە جامیعی مامۆستایە کوڕی ئیسمەت بەڵێ. ئەم لەم ئەخیرا بەڵێ لەنەوە یەک کەواتە لە کۆی گشتی خوشکبراکان بەس تۆ بەس من ماوە ئێستا تۆش برا بچووکی من برافتوکم بەڵێ برا بچووکی بەڵێ. ئیشاڵڵا تۆ تەمەنە خۆش درێژە بێ. سپاس دەکەم مەمنون. ئەی ئەمانەشیان مامۆستا ئەمەش هەر ئەو خوشکە بچووکەتە بەڵێ ئەو خوشەکەمەوە لەگەڵ ئەوەش کچەکەیەتی بەڵێ لەگەڵ ئەمە کوڕی کوڕەکەیەتی ئەمە ماڵی خۆیان بەڵێ ماڵی خۆیان بەڵێ. مامۆستا ڕسمێک هەیە جەنابی باوکتی تایە بەڵێ بەڵام تویتیانیت هۆی چییە ئەم وێنەیە ئەم هەموو پیا و خزم و کەسوکاری تایە بەڵێ ئەمە وەختی خۆی کە من لە بریتانیا ئەم خۆم بەڵێ ئەمان لێرە کۆبوو نەتەوانێ باش ماڵی ئێم باوکم و ماڵی مامم و ئامۆزاکان و براکەم و خوشکەکەم و هەمویان کۆبوو نەتەوانێ تەزجیلیشاندانەوە قسەیان کردووە و ئەم ڕسمەشیان گرتو بۆیان نردم و ئەوە یعنی ئەمە بە فۆتۆ و بە بەیان نردم بۆ بریتانیا چەنە ئەبوو ئەو کاتە تۆ لە بریتانیا بووی من لە 6 چووم تا 64 لەوێ ئەمە چ کاتێکە 62 62 بەیان نردم یعنی ئەمە نێوانی ناوەڕاستی چوونەکەت چیان ئەمانە مامۆستا لەم سەرەوە لەم کراس و شەڕواڵەوە کراس بزانین چیان ئەمەیان حاجی ڕەحیمی ئامۆزامە باشە ئەمەیان حاجی تاری ئامۆزامە ئەمە مامە حاجی مستەفا با بڵێن بە تەمەنەکەیان کاوەسەڵ ئەمە باوکمە ئەمەشیان حاجی مستەفای برایەتی هەردووچیان بران ئەمەیان خوشکمە سەبیحە لە سەرویان بەڵێ ئەمە حاجی نەجیمەژ هەرکە زەرەنگەرە ئەمە حاجی اسماعیلی برای گەبرا گەورەکەم برا گەورەکە بەڵێ هەمویان دانیشتن ئەمە ماڵ گەوری خۆتانە بەڵێ ماڵی گەورەی خۆمانە لە سەرشەخام ئەو کۆبوو نەتەوانێ و تەزجیلیان داناوە و تەزجیلشیان بۆ کردو کورە تەزجیلە نییە دکتۆر دوانیشان داناوە باشە دەستیان خۆش بێ بەڕاستی وێنەیەکی زۆر زۆر اینجا ساڵی 1934 جەنابە لەدایک بەڵێ هەر لەم ماڵە لەسەر شەقام لەسەر شەقام بڵێ ئەو کاتەش کە باوکێ لە گومەرکەس سەر و گومەرگەستە سەر کەچ ناوچی خانەقا بۆ سەرەوە کەچی بەسەرەوە باشە بە قوڵایی بیری جەنابێ بە قوڵایی بیری جەنابی یەکەم بیرکردنەوەی تۆ بەرامبەر بەژیان یعنی 37 نهایەتی 37 بیدایەتی 38 وڵی ئەوەی کە لە بیرم بێ پێش چل ناکات وەختی ویستیان بم خەنە مەکتەب لە 1940 عمرم 6 ساڵ بوو مدیرەکە قبولی نەکردم لە چ مەکتەب ئەوختیان ئەیوبیە مدیرەکەمان علیاگان پێگو علی شەوقی نەماوە ئێستا بەڕەحمەت بێ بەڵێ وتیان ئەمە 6 ساڵە بێ 7 ساڵ بێ دوایی تقریبا مدیرەکەمان باوکمیە ناسی و ئەمانە و فیان زیرەکە و لە حجرە بۆ 2-3 ساڵ قولیان کردم لە 1940 چوومە سنفی یەک ئەوش ڕسمەکەمە کە لەوێ باشە لە 1939 تۆ لە حجرە بووی بەڵێ ڕۆژگاری ئەوانت بیرێت بەڵێ ئالان یعنی لە حجرە بوو مەلایەکە بوو مەلا بەکریان پێوت حجری هەبوو شش حەو مناریوەکو من بوو قورآانی فێوتین فێری قورآانی کردینەوە کاک دکتۆر منەمێ یەک پرسیار بکەم بەڵێ وەختێک کە مستعیدێک یان مبتدی نازانم کە سەرتا چی پێڵێن خۆ نازانم خۆ ناخۆم مزگەوت نەبوو ینی حجرە بوو حجرە لەوەڵەوە الحەمد بەرامبەر بەچی ئەم مامۆستا دینیشتی بەرامبەر ئەوە ینی شتێکی بەسیتە نانێ ینی ماگانەیە بوو تاوان شتێکی بەسیت بووتر نازانم نیو دینار و ڕوبعەیە بوو شتێکی وا ئەوە شیانەدانێ بەڵێ ئەوانانێ و باوکمە یانەوەزانانی تەلەبەر لەو ئەمرەیە ئیسیفادی لە ڕووی خوێندنەوە لێ کرد والله تر قورآنەکان پێوتین هەر ڕۆژی ئاەتێ ڕۆژی سوورەتێ نیو سوورەت و خۆنەوەسین حرفەکان ئەوانە کەمتر نەوەڵ هەر خۆنەوە بوو هەر خۆنەوە بە چاو ئەمە سێرمانە کردومان خۆنەوەوانی باشە مامەستا جیاوازیەک هەبوو لە بینی ئەوە کە پێش مەکتەب بچیتە حجرەیان نەچی والله تۆزێ باشتریانی زیاتر ئیدراکە دەکرێتەوانێ ئەلەقل قورآنە خوێنی لەگەڵ مناڵانی ترا دانیشیە نە ئیجتیماعیەوانێ فێری ئەوە بیکە بیتە دەرەوە لە ماڵەوانە ئەچیتە ناو گروپی خەڵکەوان لەگەڵ ئەوانە بەڵێ ڕای لەگەڵ ئەوانە باشترە بۆ مەکتەبەکەی مامۆستا کە تۆ ڕسمێک یەکەم وێنەت گر بۆ مەکتەب بۆ سەر سفر کردووە
والله وقتها ئەمە وێنەی بەڵێ جەنابتە ئەزانم بەڵێ ئەمە بۆ ئەرەڵاوە لە یەکی سەرەتایی. ویدایە لە 1940 باشە ینی 75 ساڵمە پێش پێ ساڵ لەمەوە پێش ئەم وێنە جوانە گرتووە بەڵێ ئەمە بە ئیجباری سەری خوێن کاروالیەکرا بخوا ئەرە وڵا وقتە باوکم دایمە سەر هەمی بە سفر بۆیانە تاشیم ناسان ئەو وقتە وا بوو ینی گوت لەو شتمان نەبوو ینی گودلە نەبوو نەبوو بۆ ماشەڕحکە گودلە چییە؟ گوت لە ئەوەیەکەوە تۆ زێر قژەکە زیاتر بیپیانەوە گوت لە وەختە یعنی هەمووی سفرەکەرا و یەک پێوەمە زیاتری پێوە مایەمانە ئێوە نەبووکەم لایەنانی بینکەیدا ئەوانیتیانە ناوانێتیانەبوو ئەجا ئەو سەردەمانی کە باوکی دوکانی هەبوو بەێ تۆش دە سەرەتایی بووی بەێ یان با بڵێن تۆ بەڵێ سەرتایی و دوایی بەڵێ یاربەتی باوکتدە وڵی لە دوکانەکەلا دانیشتم بەڵێ. کە ئەوە چوو بۆ نوێژ بوو مزگەوتەمانە من ئاگام لە دوکانەکەی بوو وردە شتما فرۆشتەوەی کەمزانی ئەم فرۆشتا هاتەوانێ و ئەوەش نەزانانی دوو ساحبەکەی لێرەنی ئەم لێرە نیارەوەڵا نەمەزانی بیفرۆش بۆی زەرەر نەی تەبان وایە عادەتەن باوکێ بەرەحمەت بێ بەێ کللتوری ماڵی ئێوە وا بوو کە لە بازار نان بخۆن نیوەڕوان و نەچنەوە یان بەڵێ لە بازار نانی خوارد بە ئێواران نانەخورە ئەو وختە ئێواران نانی ڕێی سی ماڵان ئێواران بوو وای ئێواران دوای زانیانکەن ئێواران نابێ زۆر ئەو هەر ئێواران لە ماڵەوە دایکمەوە نامش خەریکی چێژدێنان بوونیشی کاری ماڵپاکردنەوە چێژدێنەوە شتا نەبوو ینی ڕاستە لەبەرەوە خواردنی نیوەڕۆی باوکم لە نیوەڕانی لە دوکان بوو باشە بەڵام منە چوم لە ماڵەوە نانمە خوارد یعنی خواردن بۆ تۆ نەبوو نەخێر ئەچوم ماڵەوە ئەوان چیانە خوارد والله خواردنەکەی ئەو زۆر بەسیت بوو بەڕاستی یعنی وای یعنی لە هەفتەیەکە جارێک ئەگەر یا دوو جار ئەگەر بووانێ یا جار یا دووجان ئەگەر بووە گۆشت هەبووەکەەوە هەفتەی جارێکی شەی جوعان برنجیان لێنە پیانە قوبڵی ینی لەگەڵەوە لەگەڵ شلااو ئەمانە ئیتر یافراخە بوو کفتە هەبوو شفتە هەبوو ئەو شتانیانە کرد لە هینەکە بەڵام خواردنی بەیانی ڕێسی هەنان و ماست ئەگەر ببێت زۆر باش بوو نان و ماستە زیاتر نەبوو ینی زیاتر نەبوو نیۆران ژە نان و چاو ماسەکە بوو ئەو وختە مەکتەب دوو دەوام بوو چوار دەرسمان دەوامە کرد ئەچینەوە بۆ ماڵەوە نانمانە خوارد و هاتینەوە بۆ مەکتەب ئەکەم نانێکی دوو دەرسی ترمانە خۆن ئاسران و ئەڕۆشتینەوە بۆ ماڵەوە مامەسا لە قوتابخانە حانود نەبوو ئەو کاتە حانوت هەبوو بەڵام پارەمانەوە پێنەوە تا شتی حان زۆر بکڕینی بەم ڕۆژی دەفرسمانە بوو وای چی بەتری بڵێ ڕاستە فەرمی مامەسا ئەو وێنەی پۆلیەکی سەرەتایی و زۆر جوانە بڵێ ئەجا دیتە ناوەندی مامۆستا ئەم وێنەی هینی ناوەندی سلێمانیە بەڵێ وای ناوەندی سلێمانە سنفی دوون ساڵی 1940 ساڵی 1940 باشە کاتە ئەمە پۆلی دووە پۆلی دووە کە ئەمە حقیقەتەن ئەم ڕسمە دکتۆر کەمال فوات بەڕەحمەت بێت چوو بوو بۆ ناوەندی سلێمانی دەری هێنا بۆ ئەم ڕسمە لە بەری گرتوتەوە لە بەری گرتوت بەڵێ لێ دەستی جەنابێ با بڵین ئەوتەم لەسەرەوەی ئاراڵات لەم ریزەی سەرەوە لە لای چەپی منەوە یەکەم نادووەم ناسێم ناچوارم پێنجەم کە تۆزێک باڵە لەوان کەمتر پێنجەمی دکتۆر کەمال فوادیشی تایە بەڵێ کەمال فوادیشی تایە بەڵێ کێتی دیتیایە مامۆسالەمانە وەکو بیرێ بێت فریدون عەلیەمین باوکی دکتۆر ئاسۆ بەڵێ لەتیف عەبدوڵڵامان هەبوو حاجی عەبدوڵڵای میرزا عەبدوڵڵای یەکشەوە ئەو ڕەحمانی برای مامی دکتۆر بەرهەم ئاغایان پێبوو ئاغای قاسم هەتا و مراقبیشمان بوو حەمە بەجی شەوکەت بەجی بابانی تیا بوو بەخوای بێن سریاکیان کەم بزانم بەڵام ئەم وێنەی ئەم وێنەیە ئەو گەنجانەی ئەو سەردەمە و پیاوانی دوا ڕۆژ کێساش با بڵێن کەسانی بە ئەزمون و دانای وڵاتەکەی ئێمە ئەو کاتە ئەو کۆمەڵە خوێنکارە بەچیەوە خەری بوون بەچیەوە وڵی ئەو کۆمەڵە کە ئێمە گەیشتینە سنفی دووی متەوەسە ینی دووی ناوەندی سیاست هاتە ناو سلێمانیەوە بەڕاستی ینی بەتر بوو بە باو بوو بە باو بەڵێ سیاستەکەش دوو حیزبیتیا بوو ئێرە یەکێکیان پارتی دیموکراتی کوردی کورد لەگەڵ حیزبی شوعی کە پیانە گوتە تەحەڕڕ وەختە ئەم دوو حیزبە هەبوو لە سلێمانیا لەبەرەوە قوتابیەکان تەلەبەکان بەش بوو بوون بەسەر ئەم دوو حیزبە ینی بازێک پارتی بوون بازێکی شیوعی بوون ینی زوو مزاهرا کرا لە بەردەی سەرا و لەم شوێنانە و کاتە لە وەسبا هەمووی داخڵ بوون لە چلۆشتا بەڵێ هەمووتان بەش ئەرەوەڵڵا لە ئازی حیزب بە ئازی حیزب بۆ حتا لە بیرمە کارێک من لە مزاهرەیەکە شێخ لەتیفی شێخ مەحموود
وەستا بوو لەبەر سەیدەلیەک لە سەجادەی مەولەوی شێخ لەتیف مزاهرە چێکان خاستە شوعەکان ڕویان تێکرد و وەکو شتێ قسەی هینان پێکەوە ئەخطاعیە ینی شێخ پێی ناخۆی خۆی شیمەیلی بەلای تەحەرور دوایی بوو بە ئەنسار سەلام ئەنسار سەلام وەڵا دەمانچەکەی دەرهێنا شێخ لەتیف دوو سێ تەخەی کرد بە ئاسمانە بەشەر نەما لەسەر ئەو جادێ بۆ یەکەم جارە تەقە ببینین تەقەبوون لە مناڵ بووین لە بیرمە کەمال میران کەمال مفتی ئەو ساڵە لە پێش منەوە بوو لە مەکتەبە لەبەردەمی منەوە بوو ئەو کە ڕای کرد من ڕۆحم چوو ئەو ڕابکە با من چ ڕاکەم بەدوایە کتێبی چیمیان ترسان لە قتاقەکانەوە بۆچی ئەو ئەگەر ڕابکە بۆ ئێوە خراپە لەمە گەورەتر بوو گەورەتر بووم ئەو ڕابکە بەخوام چ ڕاکەم ڕامان کردم وەرزشەوانیش بووە کتێبی چیمیاشم پێ بوو لێم کەوت لەو ڕاکردان لێم کەوت لە کتێبەکەم ئەرەوەڵا لەو ڕاکرد دواییش بووی بە دکتۆری چیمیا بە دکتۆری چیمیا باشە مامەستا هێشتا وەڵامی ئەوەت نەدامەوە کە گەنج بە تایبەتی ئەو سەردەمانە بە چیوە خەریک بوون بێجگە لە سیاست واللهی سیاستیانی ڕۆژانە سیاست بوو بە زۆری ینی خۆنەوە بوو و هەر کەسە مەژغولی لەگەڵ دایک و باوکی خۆی ئەگەر مەسەلە دوکانێ ئەچۆ سەر دوکان لەگەڵ یارمەتێکە ئەمانە هەر ئەوە بوو هیچ شتێکمان نەبوو ینی ئێستا هەموو سلێمانی هینی تیا بوو بەخچەی گشتیمان هەبوو ئەج ڕۆژێک بۆ ژنان بوو تەبان چوارشەمان بۆ ژنان بوو ڕۆژانی هاتی بۆ یەکەم جار باسی ئەو ڕۆژەی ژنانێک کرد خێرا والله هیچ کەشتێکی غەریبە ئەو نەماوە ئێستا شتە یعنی ئەو جارە ئەو ساوا بوو ینی هەتا سینەماش ڕۆژێک بۆ ژنان بەجیا بوو یان سینەما سینەماشە بوو ینی ژنا بەس خۆیانە بەس خۆیانە ڕۆژانە ئەچین بۆ سینەماش ئەمان کرد بۆ سینەما بۆتە لەبە هەرزانتر بوو بۆ جارە تەخویزەوە بۆ خەڵکی تر بازم بە 30 فلس بوو بۆ ئێمە 25 فلس بوو بۆ ئێمە کەمتر بوو یانی بۆتە لەبە سەرچناری شوێنێکی زۆر ئەو سیارا و توشتی وا نەبوو ینی ئەوە هەبێت لێ بچوتایە بۆ قلیاسان و بۆ سەرچنار بینەوەری جەنابە لە ئیتر لە 48 و 49 کاتە تۆ گەنج بوو بەڵێ مناڵ شەوان دوکان و بازار هەبوو چاخان و وەڵا چاخانەکان هەبوو بازێ چاخانە بڵێ بازێ چاخانی گەورە بوو چاخانەی باوکی دکتۆر نەجات حەمەرەق لە بەردێکی سەرا ئەوە هەبوو لە خواریشەوە ڕەشۆر چاخانەیەکی هەبوو لای سەرشەخام لای خۆمانەوە لای گومرگستاو ئیتر سێ چوار چاخانی وا هەبوو لە بازێ چاخانەشە بازێ هینە بوو هینە حکایەتیان خۆنگەوانێ وەکو مەلاسمایل هەبوو حکایەتیان خۆنگەوانێ باسی ڕۆستەمی زاڵ و ئەم شانیان نەکرد ئیتر ئەم پیاوە پیرانەش بە دیارەوەبینیوتن مامۆستا وەڵا دیومە بەڵام دەچم دانیشتن چونکە ئەوانەی کە دانیشتم و پیاوی گەورە دانیشتن ئێوە ڕووتمان بەخوا بچم دانیشتن لەگەڵەوانە نەوەڵا نەڕوو ناچم چاخانەستم بۆ باش مامۆستا تۆ ئیتر لە پۆلی پێنج دەرچووم ساڵی چەند چویتە ساڵی 52 من لە پۆلی 5 کە ساهر 5 هەبوو دەرچووم نمرەکەشم باش بوو هەفتا یەک و کەسرم هێنا کە ئەو وەختە هەفتا کولیەی تۆپ بوو یان کولیەی پزیشکی بوو کۆلیجی پزیشکی هەفتای قبوڵە کرد من هەفتا یەک و کەسرم هەبوو باش بەڵام لەبەر بەهەنیە هۆ نەچوومە کولیەی تۆپ ئەوەڵەن تەبیعەتی خۆم حەزم لە میهنەکە نەکرد حەزم لە دکتۆری نەکرد حەزم لە میهنەکە باشە کەسێ پشتی حەزم لێ نەکرد ماوەی خۆنگن لەوێ 6 ساڵ بوو کولیەکانی تر 4 ساڵ بوو ئەوێ 6 ساڵ بوو کولیەکانی تر بەشی ناخۆییان هەبوو کولیە تۆ ناخۆیی نەبوو کتێب شتەکانیشان زۆر گران بوو لەبەرەوە ئەم ئەسبابانە وای لە من کرد هەر پێش کەشم نەکرد ینی ئەوراقم تەقدیم نەکرد ئەو وەختە زانکۆ نەبوو لەو عێراقا ئەو وەختە چەند کولیەکی بەسیط هەبوو لە ئینە کۆلیجی پزیشکی هەبوو دەرمانسازی هەبوو حقوق کە یاسایە قانون بوو کولیەی ئەم دارالمعالمی عالیە ئێمە هەبوو ئیدارە اقتصاد هەبوو زراع بڵێ شتوگاڵ هەبوو لە ئەبوو غرێب بوو و یەکی شەو بەخاس بۆ کچان پیانە بوو کۆلیجی مەلیکە عالیە مەلیکە عالیە دایکی کۆلێژی کچان بڵێ ئەوە هەبوو لە باب المعەظەمیش بوو ئەو بۆ کچان بوو بەس بازی عوائلی محافظ هەبوو لە عەرەبەکانە بەزیاتی و حتا بازی کوردیش کچەکانە نەنار بۆی تێکەڵ نەبن لەگەڵ چونکە کۆلەکانی تر تێکەڵ بوو هەمووی کۆلێژی ئەندازەش هەبوو بڵێ ئەمشان لە باب المعەظەم بوو بڵێ زۆر لە ڕفیقەکانمان لە هەنداسە دەرچوون چیە بوون ئەو تەلەبانی کە لەگەڵ تا بوون یەکەم کە ئەوەی کە لەگەڵ نابوو کە چوونە کولیەی هەندەسە ئەوانی کە چوونە کولیەی تۆپ ئەنوەر مەسرەف کامیلی ساڵحی ڕەشە بەهجەت قەزاس ئەمان هەموو دەورەی ڕێزمان هەیە کەمال حسێن دکتۆر کەمال حسێن خوا ئەفریقا کەمال حسێن
فازل فرج اللي دكتور كمال حاج حسين آغا بله كمال حسين آغا بله كمال حسين أما هم دوري من أوان شو نطوبية بكم تريج لبلاكيتو والله يقدرني كم بلاكي لمن زيادة بو يقدرني كم لمن كم تربو والله من لحفتا وري جرا من حفتا يكون كسر ما بو يعني لما من تقديمي كلية ممكن باش ناخويها بيت تعيني شي مسوقر بيت دا مزرعة مسوقر بيت راسته يشتوكم ما وصلنا بو يكسر دا مزرعة ايش عم بيتها بله بنجاويك بنجاودو شو ما كلية وقت بيانو دار المعلمين عالية دواي ناوكي قرابو بكوليجي برورده شو ما بشي كيمياء لبي نظامي كان ابو اوي لصنفي دو لا بولي دو شويه بو صنفي بو بوليسيه اجر هشتاي بينايا جانا كدوله تلبكاني تر بيانا جو اما تلبي شرفه ام نظامنا ما لدو بوسي لدو بوسي هشتا بينايا هشتا نحن مدرسه كان معدل يعني تويان جا كردواني بيانا وتين امانه تلبي شرفا بيانش كازفين لصنفكاك هشتا ما زياتر ابو إما درسي زيامان ورقل يعني لقل درس تلبغاني خوم أنا همو درس كان من ورقرت زيان درسي كتير من اللغة الإنجليزي توصي كيش مستواي برس يعني أو درس ما ورقرت نمري درسون لو درسها هشتابو هفتاو نو بينا راسي بوي شرف كان يسني تواني يعني والله من إما بينش كازبين كاتشونا أو شرف دوان ما ينوبو أخير دوان ما كبدرجي شرف درسون يعني ولا خوابت من يكمي جبهم طبعا يعني يكمي دوركي خومو عينكي كيمياء كان يعني يكمي كيمياء كان بو لبر هو اواني كعرب وكردي تيابو كرد ما هبو فايق ما مصافاق عارف تيابو كمال مركزي تيابو لكن منافون يعني هؤلاء ما لقى ابو جليل ناو عبد الرزاق ناو اما لا بلاي شرف لا هذا من شرفهم لانهم يعني لنا كردكاني شاهد بله جا تاريخ لو رسم كان ملك فيصل يدوهم ام دیاریە ماهاتێ باشە ئەو دیارە لە لای خۆت دانێجارێ لێز ئەحمەد بۆ ئەوەی وچانێک بین باش خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە پێش وچانەکە باسی ئەوەمان کرد وتمان تۆ یەکەمی باشەکەی خۆم فەرمووت مەلیکی عێراق بەڵێ فەیسەڵی دووەم بەڵێ ئەوە لێرە خەڵاتێک گەیابێت بەڵێ باشە خەڵاتەکە و پێماوە بەڵێ خەڵاتەکەم هەڵگرتووە لەو ساوە تا ئێستا لە ساڵی 50 تا ئێستا چەند ساڵەکە ئەوە 6 ساڵ بەڵێ ئەمە ئەو خەڵاتەکەیە باشە چونکە ئەمەش ماڵمان گۆچێتەوە توێشینەکی ئەمەتە فەرمو تاقمێ مامەسەدانەوە ئەوی تریان نوکە ئەو وەختە جاف نەبوو بەڵێ ئەمە شیڤەرستە شیڤەرتیشە شەریکەیەکی ئەمریکیە بەکاری هێناوە قەت نهائیەن بەکارم تا ئێستاش بەکاری هێناوە هەروەدام ناوە حیبریشی تێدەم نەکردونا مامۆستا دوای 6 ساڵ کە ئەم خەڵاتی پلەی شەرەفە ئەبینیتەوە زۆر دڵم پێی خۆش دڵی پێی خۆش ئەبێت چەنە جار ماڵ سوتا بێ و هات چوار جار هەر نەقلکەوە بە بەغاو گەڕاومەتەوەنیە ئەمە بەدراوم چوون بۆ ئێران چوون بۆ شۆڕش هەمووی هەرماوە هەر هەڵم گرتو دا ئەمە شتێکی مهمە بەڕاستی ڕژ بێن ئینشەڵڵا ئینشاءڵڵا هەرمێنێتەوە وەرە تۆزی خوار و خێش بۆ بەڵام هەرماوە خەڵاتێکی گەورەیە بەو شتانە هین نابێت مامۆستا ئەنجها ساڵی چەند تەخەرروج ساڵی 55 تەخەرروجم کرد ئەمە ئەو ڕۆژەیەیان ئەمە هی دکتۆر نەخێرەوەی دکتۆراکەمە ئەی ئەمەیانەکەواتە بەڵێ ئەویان زیاد نەخێر ئەوەشان هەر دکتۆرە ئەمەش دکتۆراکەیە ئەوەی کە لەگەڵ مەلیک فەیسڵ ئەوەی کە لەگەڵ مەلیک فەیسڵ ئەوەی لەگەڵ مەلیک فەیسڵ هینی بەکالۆرێسەکەیە بڵێ باش هەندێک ڕستم هەیە هی زمانی بەکالۆرێسەکەتە ئەمە لەناو ڕسمەکانە ئەم باسێکی ئەم ڕسمە ئەمە لە بەغا من کە دەرچوین لە کۆلیج هاوڕێکانم ڕەفیقەکانم هەمویان بوون بە مامۆستای ناوەندی و دوا ناوەندی بەڵام من بەس من بووم بە موعید لە کولیەکەی خۆمە لە کۆلیجەکەی بووم بە موعید لە عینی وەختی شاتوم کە ماڵۆژنوشتم نەبوو یانی وەختە جیگورتی بووم زۆر شەو ئەچووم لە دوکانی وەستابەشیر لە حەیدەرخانە دائانیشتین ئەم جەماعەتەنە هەموو بە زۆری هاتن باشە ئەمانە چیان مامۆستا ئەمە لە یەکەمەوە ئەوە یەکەم جەمال نەبەزە بەڵێ ئەمجا هەم هەژاری مکریانی کراسەم ڕەبع ئەوەی سەری تۆزی لە دوایەوە دکتۆر نوری عارفە باش ئەوەی دانیشتووە دکتۆر مامۆستا بەشیر مشیر ئوستادە ئەوە ئوستادی گەورەمانە بەڵێ دوای ئەوە لە پشتیەوە کامیل ژیرە باشە
ئەمەی ئەم لایەن کامیلژیر لێرە و خۆشەویستی بۆنێ ئەوەیە کە بەقاتە ڕەشەکەەوە پێ بەڵێ ئەو کامیلژیرە باشە ئەوەی لە بەردەمی دانیشتۆ ئەوە منم تەنیشتیشم کوڕێکە سێنەجم و زابت بوو هەولێری بوو ناوی ڕئیس مەتحەد بوو ڕئیس مەتحەد ئەیتر نەمدیەوە نازانم چی هاتوو بەڵێ ئەگەر ماوە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستا ئەمەش هەر هی ئەو سەردەمەیە کە ئەمە کە تەلەبە بووم لە سنفی سێی کولیە ئەم کچەش مەسیحەیە خەڵکی مووسڵە لەگەڵمان لە مختبەرە ئیش دەکەین لە سەر تەجروبەیەکی کیمیایی باشە مامۆستا ئەجا تۆ چوویتە بەریتانیا ئەجا من وەکو معید بووم قبول کرام بۆ بیعسە باش بۆ بەریتانیا کە شادی دکتۆرا بێنمەوانێ لە زانکۆی کوینس لە بەریتانیا ساڵی 1000 من لە 56 تەخەرروجی کرد قەیناکە 59 قبول کرام بەڵام نەڕۆشتم تا 960 بۆ برێنەکە بڕۆم 960 ڕۆشتم حقیقت پێ بڵێم بۆچی خۆم تەخیرم کرد بۆ ئەوی 3 ساڵ خزمەتم هەبێ سەیەکی مەعاشەکان زیامی یەکێ 3 ساڵ خزمەتی بۆە بچوە لێ معاشی تەلبەی بێسایان نامێ باش لێرەش سەیەکی مەعاشەکەم کە هەم بوو لێرە 36 ئەسڵی بووم 12 دیناریە کرد ئەوە بۆ دانا بۆ ماڵی باوکم هەتا ئەو ڕۆژێ هاتوومە تۆ کولی مانیە براکەم چوو 12 دینارەکەی وەرگرتووە بەڵام زۆر بوو بەتەواتی پێشیان بە ئاسانی بیانی بەورتا بوون پێی زۆری پێ خۆت باوکەمە بوو 1000 جار خینی خۆتی دەرهێناوەتەوەنی ئاجری خۆتی دەرهێناوەتەوە زۆری پێ خۆش بوو ئەجا چوویتە چوومە بریتانیا داخڵوی علاسەت بۆ 3 ساڵ بێ 4 ساڵ بێ مهم نەبوو وەختەکە یانی وەکو تەلەبێ بیاسە هەمومانە معاشمان بۆ هات لە سەفارەتی عێراقەوە چەند ساڵی پێچوو خۆی ئەم توانی 5 ساڵ بە 5 ساڵ بیکەم بەڵام من شەو ڕۆژم کردبەیەک لە ئیشکردنە باش کەم شەوەیە پێش 12 شەو ڕۆشتمێتەوە ماڵە هەر لە مختبەرە ئیشم کردووە ئەنی حتا مامۆستاکەم بە کوڕێکی تری کوردی لێبوو بە پێشمەوە دکتۆر جەلال کەرکوچی بوو کورد بوو بانی کردوتی وەرە پێم بڵێ ئەم عەلیە هاتووە بیخینە جانتایەکەوە بە مردووی بینێرینەوە بۆ ناچێ بۆ هەموو شەو ڕۆژ ئیش دەکات هەنی چی شەو هەموو شەوە نە یەکشەمەیە وازم سوودی سیتی سنتەری نەدیوە ناوشاری نەدیوە هەر لە مختبەر و بۆ ماڵەوە مختبەر دەبا دانیشە بیبە بە دەرەوانێت تۆزێک میژم آخر من وەختێک هاتووم لە کولیە دەرچوو عمرم يعني هنا هي ونيم من فشل كم كم عيبه يعني بويا هات بمشي او جلال قبول كراب ويكسر ودكتوراه نظامي تشوف لبريطانيا اي قلت له قبول كرابي باش بلامنا ارين بو ماجستيرنا ارين بو دكتوراه باش صالك لم رجا هي كوبي نواني بزين لم صالات شو كردوا قرارين يا سي احتمال لبردمته يا يكسر بو دكتوراه ببي ماجستير يا بس ماجستير دينو دردكين يا يكسر اخينا تارو انيرينو بولاطي خوت طب عملي يشتكي نايت امس احتمال ده بكلكي توجينوي زانستي نايت باش دا ورا هيك امس احتمال لبردم يا بيو اجنكا شلون اجناك فعلا روجيك باش صار بالضبط عيني او روجيك تشوف بلادي او روجيك وتي ورا اي هاف جود نيوز فور يو خبري خوشم في يبوت ثم ها وتي يكسر قبول كراي بو دكتوراه حتى بيبي ماجستيرش يكسر بو دكتوراه عند او دكتور جلال زوار زينك بو عميدي علومي بغا ايش عينش تقبل كلامه هل هو دكتوراه خوش دواني كردو خوش تري روج بالحياه متى قبول كلام بو دكتوراه صارت شي خندوا صارت شي مخمد باش 2 سال وتي لدكتوراه زياتري هي بالله ناتين لسه سال كم تربيه نظام كمان ويا لا فاش سال كم دكتوراه كم ورقرت او تاهي شاسوسيه او اخير شاسوسيه باش وصي اير لا يخو منزور خراب باش بعث انقلاب سيطري كردوله زعيم صديق سليماني ويران كردوه خلق اعدامك باش جاوبهم له هذا لدوسي لواني كمقر رواني چونکە لە مەتاری بخوا ئەگرن مادام کوردی مێ رواني باش نییە وڵا مامۆستاکەم ئیزانی وەزعی عێراق چۆنە دەی پرسیمتی هات چیەکەی ئەڕۆیتەوە وتم ناوەڵڵ باش لە عینی شوێنی خۆ چ ڕۆژێ مەعاشەکەیان بڕید لە سەفارەتەوە ئێمە لە جامیعەی خۆمان ئەم جامیعەی کە لی دەرچوویت وەرە تەعین بە هەلای خۆمان زۆر بەدڵی بووم یانی حقیقەت ینی تەلەڤێکی هین بووم یانی جدی بوو زۆر جدی بووم پێی خۆش بوو یانی چەنە دووەرەگەر مامۆستا واللهی وتی بالضبط چەندیان هایتێ لێ پرسییم باش ئەوەنج پارەیان نییە وتی چەندیان هایتێ لە سەفارەت وڵڵی من مانی 40 پاوەنم هەبووە زۆر بوو 40 پاوەن زۆر بوو سەر و جیان بوو هەفتەی 10 پاوەن هەفتەی 10 پاوەن زۆر بوو من هەفتەیەک لە ماڵێکە
بە سێژەم خواردنەوە بە نووسنەوە بە مشتێک بە 3 پاوەند بوو هەفتەی ینی زۆر بوو وەڵاوتی باشە بە چلەکە تاعینی دەکەین تا ئەو ڕۆژەی خۆت ئەڵێ ئەڕۆمەوانە مامەوە تا وەزع باش بوو ئینقلاب کرا بەسەر بەعسەکانە عەبدولسەلاماتە سەر حوکم بوو بە 64 جوابم هاتیان وەرەوارێ وەڵام مانی چواری مانی چوار بوو مانی 5 بوو هاتمەوە تۆ من 2 مانگ بووم وەڵامانی چوار هاتمەوە بە دکتۆراوانی و لە بەغا ئەمەی سەردەمی بەڵێ ئەوەی ئەو کوڕە مەجید القەیسی عەمیدی کولی علمی بەغا بوو کە لەوێ بووین کە لە شارە لە بەلفاست ئەو ڕسمەمان کرد ئەوە هینا ئەوەی کە لە کلمیسا مامانوئێل ئەمە شەری ئەو سەردەمەیە ئەمەش بەڵێ دەستێ جلی کوردیم بردبوو لێرەوانی لە مناسبات وشتا لە بەرمە کرد باشە ئەمە ژوێنەی تەخەروجی ئەوێمە تەخەڕوجەکەتە بەڵێ ئەوەیە ئەمەش هەری ئەو سەردەمەیە ئەو سەردەمەیە بەڵام ئەمە شێخالی خاڵە خالیشە محەمەدی خاڵە ئەمە یەکەمی بەڵێ هات بۆ لام بووە بێکە چون بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا هاتینەوە بۆ ئینگلترا هات بۆ لام بۆ ئەوە هەفتەی لە مایەوانی و ڕشتەوە بۆ مۆسکۆ هاتیتەوە چوویتە کۆلیجی هەر پەروەردە هەچوویتۆ کۆلێژەکەی خۆت بەڵێ لێ دامەزرامەوانە شوێنی خۆم ئەجا ئەمە لێرە کۆمەڵە چیرۆکێ بڵێ هێشتا تۆ هەر بیرێ لەوە نەکردێتەوە کە ژن بێن تا ئەو دقەیە پێشەوەی بڕۆم باوکم حەزیە کرد ژن بێنم باش پێم بوو بابە یا شەهادەیەنەوە یا ژنێنم باش ئەگەر بە تەمای ژن بن ینی مانەت ناچم بۆ شەهادە من حەزم لە شەهادەکە زیاترە باش وتی دکەفی خۆت ئەیتراجی لێ نەگرتم ینی من گەورە بووم ینی تر قسەکردنەوە بەڵێ وتی کەفی خۆتە لەبەرەوە وتم شەهادەکە وەرەگرم ئەنجا مەسەلی ژن بیر لە ژنێنە ژەکەمەوەنی ئەم ژنەچی بەڵێ ئەمە دایکی مناڵەکانە ئەو وەختە تەلەبە بوو لە عینی کولیە لە قسمی فیزیا بوو کە من لێ تاین بووم ئەم لە سنفی دوو بوو لە سنفی دوو بوو بەڵام تۆ بە دکتۆرایی کە دکتۆرا ناوەتەوە ئەوم 30 ساڵیشە باش 64 من 34م ئەوم 30 ساڵە یان باش بەڵێ طبعا ئەمە ئەوڵە هەم دراسێ هەم خزمیشمە خزمایەتیشمانەیە لەبەرەوە بوو بە نسیم و هێنامەوەمانە باشە کەواتە باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ کە بەس پێش ئەوە لوا دەرئەکەوێ ئەمە ڕەحمەتی باوکێتی ئەو باوکی بەڵێ ئەوە خەزورتە میرزا برایم حاجی حامی برای میرزا حاجی برای ڕەفیق ئەحمەد ڕەفیق ئەوانە باوکی ئامۆزای ئەحمەد ڕەفیق ینی ئەحمەد ڕەفیقی ڕەفیق نەبوو بەختیار باوکی کاک بەختیار بەڵێ کە وەختی خۆی با بڵێ مدیری خابات ئەوە حاجی حامیە ئامۆزای ئەمە زۆر باشە ئەمەش هەر وێنەیەکی جوانە پێم وا بێ خەسووتە بەڵێەوە خەسومە بەڵێ داکی هەردووشیشیان نەماون هەردوویان نەماون ئەم پیاوە مشی بەسەرێکیە من بیستومەوە ژم براتە کەمانی میرزا برایم بەڵام مەجلی کردو من نەمدی بوو زۆر گەنجە یەکەم جارە ئێمە یەکەم جارە وێنەی ژم برایەکی خۆتی پیشانێ کەمانی مامۆستا بوو مدیری مەکتەب بوو ئەمری خوای کردووە ئەجا بابینە سەر وێنەیە کە پێم وابێ ئەو وێنەیە وێنەی هینە وێنەی ئاهەنگە ئاهەنگی تۆ خات و ناجیەوە نییە بڵێ ئەمەیانە بڵێ با بڵێن ئەوە ئەوە ئارەوەڵاوەیە 65 هێنامەێشتا تەلەڤیزیۆن فی چوار بوو باشە تەلەڤیزیۆن فی چوار بوو هێشتا تەلەبە بوو بڵێ بەڵام لە بەغا بوون لە بەغا بوون و لە عینی کۆلیج من لە قسمی کیمیا و لە قسمی فیزیا و تەلەبە بوو لە سنفی چوار کاتە توێتی لەوێ خانوو دەگرت بەڵێ خانووگر بکرێت تاوان واڵم کردو ساڵم لە سعودیە بووم هاتمەوە پارەی چاکەم هێنابوو ئاهەنگەکەیتان هێنایەوە بۆ ئێرە بەڵێ ئارەوەڵا لێرەوە و ترچین بۆ بەغاوە ئیتر لێرەوە مناڵ دەسی پێ مناڵ دەسی ئەوە یەکەمیانە کەژان دکتۆرەکە ژانە ئێستا دکتۆرەیە ماشەڵڵا و خۆی مناڵیەوە عمری 50 ساڵە تقریبا موالیدی 66 باشە ئەمە هێشتا هەر بەغایە بەڵێ ئەو هەر بەغایە بڵێ باشە بەڕێکە تۆ من تا 68 لە بەغا ماموانە یعنی کە دایکی بڵێ ناجەخانیش لەوێ تاین بوو هەر لەوێت لەوێ ئادامەزرە بە مامۆسای سانەوی بە مامۆسای سانەوی خۆمان بێت تەلەبەیەکی باش بوو بەڵێ تەلەبەیەکی خراپ نەبوو باش بوو زیرەک باش ئەو لە فیزیا بوو من لە کیمیا بووم ئەزانم ساڵی ئەخیری ینی گواسبوومەوە بەڵێ ئەزانم سعی پێ کرد یان وەڵام من فیزیام نەزانی زۆر نەدەزانی نەخێر خۆی سعی خۆیە کرد باش ئەمەیتر لێرا مناڵ زیاد بەڵێتەوە بووم بەسییان ماشەڵە کەژان و گوڵان و چرا سێ کچمانە کەژان دکتۆرەیە کەژان دکتۆرەیە گوڵان دکتۆرەیە چرا خەریجی مەعهەدە ئەنی مۆزەفەیە بەس دوای ئەمانجی دوانی ترمان هەیە بەڵێ چوار پێنج لەگەڵ کچ و کوڕێک مامۆستا ئەمە هەمویان نین
بەرە ئەو هەر پێنجیانن ئەمە کەژانە دکتۆرە کەژان دکتۆرە گوڵان چرا شەمش خەریجینە ماستری هەیە سا لە کولیە تەقەنیە لەگەڵ شوان کوڕەکەمان کە ئەوش دکتۆرە ئێستا دکتۆرە و ئەو ماستری هەیە لە نەخۆشیەکانی خوێن کە ئیشاءڵڵا هیماتۆلۆجی هیچ کەسێ پێویستی باشە مامۆستا شار بەڵێ هەرێمێنن لەگەڵ دوو مناڵەکەمانش دامەزرانی زانکۆی سلێمانی ساڵی 68 ساڵی 6 بەس ئەو دوانەمانەیە باشە مامۆستا تخوا حەزەکەم بە درێژی باسێکی ئینم بۆ بکەی زانکۆی سلێمانی باش زانکۆی سلێمانی ساڵی بەڵێ بیناکان هەیە بەڵێ هەما لە لامە ئەمە هی ئەو کاتەیە بەڵێ ئەمە ئەو کاتەیە کە تۆ ئەو کاتە تەعین بووی نەقل بووی بۆ زانکۆی سلێمانی چی شتێک لە زانکۆی ئارز دەکەم ساڵی 68 باسەکان ئینقلابێکیان کرد 68 ئیسان و هاتنە سەر حکم وەختی خۆی یەکێ لە مەطالیبی شۆڕشی ئەیلول کردنەوەی زانکۆیە لە کوردستان ئەوان کە هاتنە سەر حکم جەماعەت تێکەوتن یەکسەر هەر ئەو لەو فترێک ئەوان لە حەفەی تەموزی سەر حکم هەر لە پاشەوە بەمانیە تقریبن مجلیسی قادی سەوریان هەبوو ئەمرێکی دەرکرد بەکردنەوەی زانکۆیەک لە سلێمانی کە پێک بێت لە سێ کۆلیچ زانست کشتتوکاڵ ئەندازە ئەم سیانە بەس و ئەبێ لە واعی 40 ڕۆژات داوام دەست پێ بکە 40 ڕۆژ ئەمە ڕقەمیەکی ئەمرەکەیان ئەمری دووەم دانانی دکتۆر محەممەد ساڵح بە سەرۆکی زانکۆ سێ دانانی دکتۆر علی تۆفیق قادر بە سجلی عام چی سجلی عام گەشتی لەگەڵ ئەمینی عامی جامیعە بەس ئەمرە دەرچوو هیچی تریان هەر من و ڕئیسی جامیعە دوانێن هیچیشمان نییە هیچ سفرەوە ینی کتابێکتان پێ بەڵێ لە سەرۆکایەتی زانکۆی بەغا ژوورێکیان ناینەیە مێزوو دوسێ کورسیان نانێ لێ دانیشتین دەستمان کرد بە ئیشکردن ڕئیسی زانکۆ سەرۆکی زانکۆ منی ڕاستفەرتی تۆ بڕۆ بە سلێمانی بەشکم شوێنێکمان بۆ بدۆزیتەوە بۆ کۆلیجەکان بۆم سێ کۆلیجە شوێنێکی جوانیشمان بۆ بدەزیتەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ باش هاتمە سلێمانی پارێزگای سلێمانی عەقید کەریمی قەرەنیە بەڵێ ئەوەتە ئەو پیاوە محتەرەمە کەریمی قەرەنی محافزی سلێمانیە چۆن ئاوا بە کەف و کوڵەڵی ئەو پیاوە محتەرەمە ئەوەی ئەو کردی بۆ ئەو جامیعەیە چی بۆ کردن هەچی دەرە دایرەکانی ڕێزدارەکان وتی جامیعەت چیانەیە بۆ ئایان نەنیە خۆی هەموو هەفتەیەگە هەدێک و چیتان نقصان نەفتان نەنیە بۆتان بکەم یعنی لەوەش زیاتر کە هاتم چوون بۆ لای بۆ یەکەم جار و تعارفم کرد لەگەڵیا وتم شتێکی وایەتی زۆرم پێ خۆشە وتم ئەمەوێ شوێنێکم بۆ بدۆزیتەوانە بۆ کولیەکان و شوێنی شمێ بۆ سەرۆکایەتی زانکۆ وتی تۆ خۆت خەڵکی سلێمانیت بڕۆ بگەڕێ چی بینایەکە دەوێت بەس پێم بڵێ فلان بینە وڵا پاژێک دوو ڕۆژ هاتمەوە وتم وڵی ئەوە شوێنێکم دۆزیوەەوە ئەو شوێنی کە ئێستا کۆلیجەکانی لێ لای خەستەخانەی تعلیمەکەەوە نییە لە خواریسکان ئەلەویا ئەوە هەمووی دەشت بوو بینایەکی تازیتیا بوو متەوەسەیە بوو دروست کرا بوو بۆ پەروەردە وتم کاکەریم ئەو شوێنم دۆزیوەەوە بۆ ئێمە هەرسم فیەکمان هەیە وتەلەبەکانشمان کە من ئەمە بۆ ئێمە باشە بەڵام بینای کا دۆزرێتەوە نان دەزەکەین بە بینان لە دەور و پشتی چووکە هەمووی چۆڵ بوو هەمووی چۆڵ بوو ئەمە کاتی ئەو بینایانێمە ئەو بینای ئەو بینایم تەوەستەکەی باش وڵاتر وتی باشە زۆر چاکە وتم ئێستا بۆ بیناگە گەڕێم بۆ سەرۆکایەتی زانکۆ ئەبێ جوانترین بینابێ لە سلێمانیە وتی بڕۆ بگەڕێ چۆ دەوێ بەسەر چاو تەماشام کرد ئەو شوێنێکە ئێستا سەرۆکایەتی زانکۆیە لای باخی گشتیەوە سەرۆکایەتی زانکۆ ئەم بینایە بوو بەڵێ ئەم بینایە یەکەم جار کەریمی خەرەنی خۆی و ئایلەکەی ئەو تەماری متصڕی بوو ماڵی محافظ بوو خۆی و ژنەکەی و مناڵەکانی لەو بینایە بوون هاتمە وەلای وتم وەڵی کاکەریم شوێنێکم دۆزیوەتەوە بەڵام ڕوون نایە پێ بڵێم وتی ناپی ڕێبێرێ وتم بەخوا ئەم خانووی تۆ باشترین شوێنە بۆ بیکەن بە سەرۆکایەتی زانکۆ وتی تۆش لە هەموو سلێمانیا هیچ نەدۆزیوە ئەمی من ئەمە خانووی نەدۆزی وتم بەخوا هەمیان جوانترە وەختە ئەمانە نەکرا زۆر جوان خانووی چاک بوو ینی سەرەتایی شاقی مەولەویەوە ئەمانە وتی بەسەر چاو وەڵی لەوای دوو ڕۆژە بۆشە چۆڵەکەم بۆشە بۆ یاکەم پاکی شێکەمانێ وەرە کلیەکە بەمەدەست نەڕێتەوە بە بەغاتە کلیەکە دامێ ئەمە چی ئەمە بۆ منڵی مردانێ وڵی ئیشێکی کردووە ئەنج هەر ئەو سەردەمەی هەر ئەو سەردەمی تا هەموو ڕۆژێت تا ناڕۆژی هات بۆ جامیعە خۆی هات ئەگو چیتانێ بۆتان بکەم ڕۆژی مدیری ئەوە هەر ئەوە مدیری شوتە من لەگەڵیام مدیری شوتەیە هێنا
مديري تربيه هنا حاكمية هنا يقول شيء أنا يبغى كان أما برسمي أحمد حسن بكري صالح هالواصلة يا أختي طبعا أم كاتر راقري كوليجي زانس بي بلا راقري كوليجي زانس يعني تو دواي دو سال دك دو سال بو راقري كوليج بلا واو يا فدريتي جاري دري سروتي زانكم بو كاروباري زانست بو كاروباري هل الرئاسة دانشتن بس دوای بووم بە ڕاگەری کۆلیجی زانست باش هەفتە و چوار کە چوومە دەرەوە ڕاگەری کۆلیجی زانست بووم یان باش مامۆستا با تۆزێک لە این زانکۆ دوورکەینەوە چونکە ئێمە زۆر کەممان ماوە ئەم پیاوەشیە لەگەڵتە دکتۆری حسانە دکتۆر حسان حسان فواد بەڵێ ئەو زۆر ڕەفیقی کۆنی لە تەلەبێتی و لە قوتابێتی و ڕەفیقین زۆر حەزم کرد پێم خۆشی و دکتۆر کەمالیش بەڵێ ئەمە شەروێنەیەکی زۆر جوانە ئەوە لە بەشی کیمیا لە کۆلیجی زانست لەم بینایی خوارەوە گرتومانە باشە مامۆستا تۆ فەرق لە بینی کاکەشوان و خوشکەکانی هاکەی نەوەڵڵا فەرقیان نەوەڵڵا کەواتە ئەمە شایەدیە کە ئەو داواکەم مێردی کچێکە لە کچەکان دکتۆر کاک محەممەد شەعمەری بەرزنجی بەڵێ مێردی شەمە مێردی شەمە بەڵێ باش کەواتە ئەو شایەتیە بۆ وەکو کوڕی خۆتەمە هیچ فەرقانی ئەمە دکتۆر موایەدە خوالێک دکتۆرە گوڵانە ئەحمەدەکە ڕسمەکەی ئەمیتیشان کچەکەیەتی دیدەینەوە دیاری ناوە ئێستا لە جامیعی هینە لە جامیعی ئەویانە لە جامیعی ئەمریکیەکەی ئێستا تەقدیمی کردو ئەم ساڵی باڵێ ئەی ئەمە چرایە دوو مناڵەکەیەتی کوڕەکەش هەڤاڵ مهندسە لە کەرکووکە هەڤاڵ برای هەڤاڵ عەبدولمەجید بەڵێ نظامی ئینگلیە بەڵێ باشە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیان بۆ نێرین و من بەڕاستی پێم خۆشەکە ئەمە دکتۆری حەسان ئەو خوازبێنەی کرد دکتۆر حەسان ئەرەوەخە چونکە خوشی هەڤاڵ ژنە دووهەمی دکتۆری حەسانە ئەو خزمەتیە ئەمەش بەڵێن هەڤاڵە بەڵێن ئەمە کوڕی ئەو هەواڵ ئەبا کوڕە تازە باش ئەم وێنێ ژوێنێکی زۆر جوانە ئەمە لەگەڵ شوان لەگەڵ من و دایکی و شوانە باش کاتی با بڵێن دەرچوونەکەیەتی بەڵێ ئاکە دەرچوو لە کلیە بەڵێ کۆلیجی پزیشکیتەوە کرد ئەم ڕسمە ئەمە دکتۆر محەممەد محەممەد لەگەڵ شەمە لەگەڵ مناڵەکان سان و ساوان و سیما مامۆستا تۆ ئەم مناڵانە شکر وا پەروەردە کردووە کە ڕۆژن ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە وێنەی کوڕەکەتە بەڵێ لە جامیعی هارڤەرد لە ئەمریکا بەڵێ کە باوەکو باحث لێ 2 ساڵ بوو گرتوێتی لەگەڵ ئەو هەموو لەمای ئەو اختصاصن لە ئەمریکا لە مؤتەمەرێکە لەسەر هیماتۆلۆجی بەڵێ سەر هیماتۆلۆجی نەخۆشیەکانی خوێن ئەمە ژوێنی ئێستا و تۆ ناجی بەڵێ ئەم هەردووکمانین وایە ئێستا لێرە چی بە ناجی خانەڵێ وەڵڵای ئەڵێم ڕێز و احترام و تەقدیر و خۆشەویستیم بۆی هەیە سەرکەوتنی تۆ بەڵێ زۆر دەوری هەبووە لە سەرکەوتنی منراوە بەوەی کەەوە هاوسەری بەڵێ ئەرەوەڵڵا تاوانکەی خۆنەوارێ بووە و تەلەبێ خۆم بوو خزمی خۆم بوو لەبەر زۆر یارمەتیاوە ینی زۆر ڕێز و احترام لێرە تۆ دانی پیانی کە فەزلی سەرکەوتنی وڵاش وڵام من ئەوم زۆر پێخۆش سپاس دەکەم ئەنجام مناڵ هەیە و مناڵیش یارەوە ئێمە ئەم وێنێت بووەکەن بە دواوێنی ئەم بەرنمەیە بەڵێ ئەمە من و دایکیان و دوان لە مناڵەکان ساوان و سیمە بەڵێ ڕۆژی 5 یانزەی 2015 تازی وڵات زۆر تازی لەم ژوراگیرە هاو مەکتەبەکەشە 6 ڕۆژ لەمەوە ڕۆژ لەمەوە پێشگرتیان باشە بۆ ئەم بەرنامەی جەنابن بەڵێ ئێمە لە کۆتاییە زۆر سوپاس من سپاسی ئێوەکەم عەزیەتمان بەڕاستیە ئێمە عەزیەتی تۆمان ناوەڵڵا عەفوان بەخێر پێمان خۆشە لەگەڵ پیاوێکی سەرکەوتووی زانستی وەکو تۆ خۆش سواتانەکەم مەمنونم اینجا پێشەوەی منیش بڕۆم یەکەوە وێنەیەکی ژەگرین انشاءالله زۆر باش ئێمە لە کۆتایی هیچمان نەماوە مەمنونم زۆر سوپاسانەکەم زۆر سپاس خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ